كوابي زحمة فرمان هذا بس أستاذ أي باشا كان يدرب جورته ويعني مشكلة أستاذ شيء مثلا كيف راكسونا كمان حبيبي بينا براتم أمريكا درت كذي ببينا تو مجال ما كلمان سياحة دنيا بشي سپاس دکتۆر بەڕێزی سپاسەکەم بەڕێزی سەر سپاسەکەم خۆیان دەژوورەوە سەرۆکی پەرلەمان جێگرەکەیتان ڕێگرن ئەزان بە کەسێکی خۆ ئیشی ئەوە نییە ڕێ لە پەرلەمان ئیشی ئەوەیە کە براتم ئێمە نوێنەری خەڵکیان ڕێگەمان لە دەگیرە یعنی چۆن بڵام بەسەر چاو قەیناکە من برادەرەکەم زەمیلەکەم ڕێگری لێ کە چۆن بێدەن چۆن قبوڵیکە خۆتان منە نازم 5 مانگی ڕێکە لە بەردەرگا واز منێ ناوە ئێستش وازە یان ئێمە چییە عابیلە شوورەی بەس من پێم ناخۆشی ئەوە ببن بە بەشێ لەو سراوە بەڕاستی واجبی ئەوە نییە واجبی ئەوەیە پارێزگای لەگەڵا برا من هیچ شوێ ناچمە لای سەرۆکایەتی بەرزەکان ئەو شوێنی خۆم و حەقی خۆم و بەدەنگی خەڵک هاتووم ئەمێ بچمە ژوورەوە وەکو خەڵک دەگەر یعنی سەرۆکی پەرلەمان حەقێکی هەمان حەقیە پەرلەمانتاری لەسراوە سکیورێتی پەرلەمان پۆلیسی پەرلەمان ئیشەوەی ڕێ لە پەرلەمانتار بدرێ یا ئیشەوەی پارێزگاری لە ئەمنیەتی پەرلەمانتار ئیشەوەی کاتێەوە لە واجبی خۆتان باشە ڕێگەماندن بچینە ژوورە بۆ یەکسان سەرۆکایەتی پەرلەمان ناقانونیە ناقانونیە ناشەرعیە زوڵمە ستەمە لە دەنگی خەڵک ستەمە لە ئینی خەڵک صد نفرتان هنا بۆ بەردەرگای پەرلەمان بۆ کابرایەکی مەدەنی تۆ پەرلەمانتاری من دەم ئاوا لێرە بە ناوی سکیوریتی و ڕێو لێ بدرم موقفە چۆنەوە دەرگا چۆن بە قوڵدا دەخەنە سەر پەرلەمانتار یاکە قوڵکراوە پەرلەمانە قوڵ یعنی ڕۆژ ڕۆژ شیرین دێنە سەرمایە ئەکلیلی دەدەن دەرگای پەرلەمانتار قوڵ بکەنەوە لە پەرلەمان دەرگا قوڵی بکەنەوە کاکە مەجاڵم بن بێ زەحمەت بێمە ژوورەوە بەدەنگی خەڵک هاتوومە دێرە با سەرۆکی پەرلەمان لە ژوورەوە پێی بڵێ لێرە دامانیشە براکەم ئەو دەرگایە تۆ بێ زەحمەت کاکە من چۆن بەبێ ڕەفیقەکەم بڕۆمە ژوورەوە نیە لێرە خەڵک وەکو سەرۆکی پەرلەمان خەڵک دەنگی پێداوە خۆ لە خۆی نەساندۆتە پەرلەمانەوە باشە ئێمە دەبێ ئەم دەرگە ببینین زۆر عیبە زۆر شوورەیە بۆ سەرۆکی پەرلەمان بۆ جێگری سەرۆکی پەرلەمان ئەم ناعەدالەتیەکەن ئەم زوڵماکەن لە دەنگی خەڵک لە نوێنەری خەڵک من نوێنەری خەڵکم پەرلەمانتارم هاتوومەتە ئێرە بچم دیفاع لە خەڵک بکەم و باسی دزی و گەندەڵەکانی ئەم دەسەڵاتە بکەم کە ڕێگریم لێکەن و دەرگای پەرلەمان داخل زۆر عیبە زۆر ناشرین